ماوەی 6 بۆ 7 ساڵە بیسی منداڵم لە قوتابخانەکانی دەوروبەری ڕەواندزویان بچی پارە لە قوتابیان وەرگری بە شێوازە کە هەمووی لەسەر هەژمار بکرێت ئەوە هیچ شێوازێک نایتە قبولکردن. گلەی و گازندەی بەشێکی زۆر لە دایک و باوکان ئەوەیە کە لە ڕۆژانی پشووی فەرمیش کرێی گواستنەوەی قوتابیەکانیان لێوەردەگیرێت. لەم بەدواداچوونە لەگەڵمان بن ئەڕۆینە لای ئەو دایک و باوکانەی کەوا ئەمە ماوەی چەندی ساڵە ئەم گرفتیان هەیە و هەروەها ئەڕۆینە لای لایەنی پەیوەندیداریش لەسەر ئەم گرفتە بزانین قسەی ئەوان چییە. من ماوەی 6 بۆ 7 ساڵە بیسی منداڵم لە قوتابخانەکانی دەوروبەری ڕەواندزویان ناو ڕەواندزن هاتووی ئەەکەن خۆی ئەوان ئەرێن مانگانەیە بەڵام مانگانەکە بۆ شێوەی نییە کە برێ مەختوع بڕدرایتەوە حەقوای ڕەچای ئەو خاڵە بکەن ینی بەنمونە لە مانجی ڕابردوو 11 ڕۆژ پشوو بوو 11 ڕۆژ دەوام نەبوو حکوومەت فەرمی کردی ئەوتڵا ئێوان هەر لەسەر مانجی خۆنە ئەگەر هاتو قەزیە دەوام کرابایە و مدارێک نەچوبایان پاسکە چوبایە ئەو کاتی ئاسایی وەرەگیر بەیە ئەگەنە ئێستا لە بە شێوێکی وا وەرگیرێت یانی بەخۆ باریک خەڵکە گرانە دە زروف و زمانی ئێستادا موچەنیە خەڵکە ئیشکاری نیە ئەوەی مۆزەفیش بیبرێن بۆ شێوەی داهاتە شێوەی نییە کە برێت تاسیرێ نەکات نسبەت تەناسبێکی ئیشان نەکردێ داشکاندنێک بکەن بە پێوەی کە چەند ڕۆژێکی کردێ و ناشکرێتن ئەمە شتێکە لەوەدانینە کە بەڵێ ڕۆژانی کە نیوەی پشوو بیتن و نیوەی تەڵەبە داوامی کردی بیتن بچی پارە لە قوتابیان وەرگری بە شێوازە کە هەمووی لەسەر هەژمار بکرێت ئەوە هیچ شێوازێک نایتە قبولکردن و پێشمان گوتینە نسبەی 100 چەند نەچووە ئەو نسبە بە پێی نسبەی ڕۆژەکانی نەچوو بۆیان هەژمار بکرێت و لێ کەم بکرێتەوە هەتا ئەگە پارەش وەرگیرابی لە مەودووە لە قوتابیەکان لە مانگی داهاتوودا دەکرێت ئەو پارە بە قوتابی بگەردرێتەوە کەمتری لەوەربگیرێ یان هەر حاڵەتێکی دیکە کە مەسەلەن ئەگە دیتمان مەسەلەن بۆی نییە ئەنی ئەو تەکسیانەش و کۆمەلی ڕێنمایان پێداوان کە ئیش لەسەر بابەتە بکەن و هیچ کەسێکیش بۆی نیە زووتر لە ماوعیدی خۆی کە سەرمانگە زووتر لە کاتی خۆی داوای پارە لە قوتابی بکاتن دەبی ئەوان هەموو ڕێک بخرێتەوە لەژنەمان ڕاست پاردیوە کە راپۆرتێکمان بداتێ ئەو یەک دۆژاران چاوەڕێی راپۆرتەکان دەکەین و ئینشاءالله بڕیارێکی گونجاوی لێ دەدەین کۆی لە بەرژەوەندی هەم قوتابی بیتن هەم ئەو سایق تاکسی و پاسانش کە نەرین کە زیانی کەوتوان بەرکەی بەڵام لە هەمان کاتیشە ئەبێ سیستەمێکە بێ ڕێگایەکە بی کە ناکرێتن تۆ ڕۆژانی پشوو لەسەر تەڵەبە هەژمار بکەی کەمە لا ئێمە قبولکراو نییە.